ئەم پرسانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاوە ئاهەنگەری شارەزا لە کاروباری ئێران. بەڕێز کاوە سڵاوت لێبێت، دوایین داواکاریەکانی ئێرانت دەقۆزمەوە و دەیکەمە پرسیارێک لە تۆی دەکەم. ئایا ئەم داواکاریانە تا چەند یاساین دەکرێت ئەمریکا ئەمە قبول بکات بۆی جارێکی دیکە ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە، مەسەلەن دەرهێنانی سوپای پاسداران لە لیستی تیرۆر، هەروەها گەرنتیەوەی بدرێتێک کە گەمار و ئابوووریەکان لابات، هەروەها ئەوەی کە دەگوترێت با بڵین باشە با ئەم پرسیارانە بۆی هەمووی لەسەر یەکەوە نەکەم، ئەم پرسیارە دەتوانی وەڵامی ئەمانە بدەیت و دواتر دەچینە نێو درێژەی باسەکە. بەڵێ لە کۆتایین ڕستەی ئینفۆگرافیەکەتدا کە کۆتایین هەنگاوی ئێرانی باس کردووە، بەڵێ وابوو ئێران بە شێوەی نهێنی و داخرا و شوڕای لە شوڕای عالی ئەمنیەتی ملیدا، یعنی ئەنجومەنی باڵای ئاسایش لە ئێراندا ئەو پێشنیارە، یعنی ئێستا ئەوەی کە ئێران تەئیدی کردووە بەڵێ پێکوتووە ڕەشنووسی یەکێتی ئوروپایە، ئەومان لەبیر بێ ڕەشنووسیکەی ئێران نییە، ئەو ڕەشنووسەی کە ئێستا چۆتەوە بۆ لای ئەمریکا و ڕاستیدا تۆپەکە لە لای ئەمریکایە، ڕەشنووسێکە کە یەکێتی ئوروپا داوێتی بە ئێران و ئێران دوودانە کۆبوونەوەی نەهێنی لە ئاستی زۆر باڵادا هەبووە، خامنەیش ئەوەی تەئید کردووە و تەنانەت ئەو ڕەشنووسە ئەگەر تەئید بکرێ ئیدی لەسەرەوەی پارلەمانی ئێرانیشەوە معاملەی لەگەڵ دەکرێت، لەبەر ئەوەی کە بە شێوەی یاسایی هەم ئەنجومەنی باڵای ئاسایی یعنی شوڕای عالی ئەمنیەتی ملی ئۆکەی لێداوە و هەم خامنەیی دەسەڵاتی تەواوی داوە بە هەیئەتی دانوستانکار کە ئەو ڕەشنووسەی کە تەئید کراوە ئۆکەی پێدراوە ئەوە بگرێ بڕاتە پێشێ. بەڵام ئێستا ئەو داواکاریانەی ئێران کە جەنابیشت ئاماژەت پێکرد هەندێکی لە لای ئەمریکا ڕەت دەکرێتەوە یا ڕەت کراوەتەوە پێشتریش بۆ نمونە دەرهێنانی تەواوی سوپای پاسداران لە لیستی ترۆردا شتی وان هەبێ، یا لابردنی هەموو گەمارۆکان ئەو باشە. ئەویان کە سەبارەت بەوەی دەڵێت گەرنتیەوەی بدرێت دوای کابینەکەی بایدنیش، یعنی دوای کابینەی داهاتوو، ئەمە یاساییە؟ نا، ئەمە لە ئەمریکا غەیرە یاسایی، لەوانەیە لە لای کۆماری ئیسلامیەوە ئاسایی بێ، بەڵام لە ئەمریکا ئەمە غەیرە یاساییە. یاسایی دەڵم، ئاسایی ناڵم، چون لە ئەمریکا سەرۆکۆمار ئیزنی ئەوەی هەیە، سەرۆکۆماری داهاتووی ئەمریکا ئیزنی یاسایی ئەوەی هەیە کە لەو بەرجامە بێت دووبارە بێتەوە دەرێ، هەروەکو چۆن ئێستا بایدن ئیزنی ئەوەی هەیە کە دەستی پێ بکاتەوە ئەو کارەی کە ترامپ ڕایگرت، سەرۆکۆماری داهاتووی ئەمریکاش ئیزنی یاسایی ئەوەی هەیە کە دووبارە ئەوەی کە بایدن کردوێتی هەڵی وەشتێنێتەوە یا لی بێتە دەرێ. نیگەرانی دیکە ئەو گەرنتی کە کۆماری ئیسلامی دێهوە هی ئەوەیە کە ئێستاکە لە حاڵی حاضردا لە ئیالەتەکانی ئەمریکادا کۆماری خوازەکانن کە دەیبنەوە، یعنی ئێستا هەرچی لەگەڵ ترامپە دەیباتەوە، کەوا بوو ئەگەری ئەوەی کە کۆماری خوازێک یعنی ترامپ یا ئەگەر ترامپیش نەوێ بەڵکو کۆماری خوازێکی دیکە ببێتەوە بەسەر کۆماری ئێران، یەکجار زۆرە ئەوە بۆتە هۆی نیگەرانی و دڵڕاوکەیەک بۆ کۆماری ئیسلامی، بۆیە ئەو بەندیان هێناوەتە گۆڕێتەوە بوو ئەو بەندە قبول ناکرێت، چون ئەو بەندە لە ڕووی یاساییەوە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا قابلی ئیجرانەیە، یعنی یاسای ئەمریکا ئەو ئیجازەیە نادەکات. ئەو باشە کەواتە دوای هەموو ئەم قسە و گفتوگویانەی کە هەیە، ئەو پرسیارە باوە لەو نێوەندە دەکرێت کە لەسەر جەم میدیاکانی جیهان لەو بارەیەوە دەکرێت، ئەویش ئەوەیە ڕێکەوتنەکە زیندوو دەکرێتەوە یاخود نا هەروە بەردەوامی دەبێت؟ دوو ئەگەر هەیە، یەکەم ئەوەی کە تا ئێستاکە مادام کۆماری ئیسلامی تاوە ئاسە چۆتە پێشێ، ئەگەر لە ڕوانگە و یا لە لای کۆماری ئیسلامی و باسی بکەین بەڵێ ئەگەری ڕێکەوتنەکە هەیە، بەڵام لە لای ئەمریکا و باوەڕی من هەم ئەگەری نییە و هەم ئەگەریشی هەیە، بەڵام چه ئیمزا بکرێ و چه ئیمزا نەکرێ دوودانە نەتیجەی لێ دەبێتەوە کە ئەگەر پێتان خۆش بوو دوایی دەچینە سەر ئەو حاڵەتە، بەڵام تا ئێستاکە ئەلبەتە تا 3-4 ساعتی دیکە 3-4 کاتژمێری دیکە احتمالی هەیە کە هەواڵی تازە لەبیێنەوە بکرێتەوە، ئەو دەم پێما بێت چاکتریش دەتوانین لەسەر ئەگەری ئیمزاکردنەکەی قبولکردنەکەی لە لای ئەمریکاوە یا ڕەتکردنی تەحلیلی لەسەر لێ بدەین. بەڵێ کاکاوە، بەڕێز کاوە ئاهەنگەری، زۆر سپاس بۆ تۆ کە شارەزاوی لە کاروباری ئێران ماندوومان کردیت.